ئینسانی مسلمان بە درۆوە سوێن نەخوا، ئەبێ خۆی بپارێزێ لە سوێنی درۆ، بە تایبەت ئەگەر سوێنی محکەمە بێ، یعنی ئەگەر حەقێک بدەی بە کەسێکی تر بە سوێنەکەی تۆ حەق بدرێ بە کەسێکی نامستحق. ئەمە طبعا ئەم سوێنە یەکێکە لە ئەکبەر الکەبائیر. بۆ نمونە ئیسا من بینیمە خەڵک هەیە چووە بۆ محکەمە سوێنێکی نەحەقی خواردووە لە محکەمە سوێنێکی نەحەقی خواردووە، حەقی کەسێکی تری داوە بە کەسێکی تر و هاتووە بۆ لای من مامۆستا وەڵاهی ئەمڕۆ چوومە محکەمە سوێنێکم خوارد سوێنەکەم درۆ بوو، کەفارەتەکەی چییە؟ لا حول ولا قوة إلا بالله. کەفارەتەکەی ئەوەیە تۆ لە ناو گوناح و تاوانی خۆتا غەرق بووی، هیچ کەفارەتێکی نییە مەگەر خوا لێت خۆش بێ، مەگەر ئەو کەسە گردن تازاکە ئەگینا شوێنە جەهەنەمە. ئەمە ئەو سوێنە نییە کە تۆ لەسەر خواردن ئەی خۆی مەسەن کابرایەک ئەڵێ فەرموو ئەمە بخواڵێ وەڵی ناخۆم و دوای ئەی خۆی، ئەوە مەوزوعە جیاوازە. ئەمە گۆڕینی حەقە بە ناحەق، تۆ حەقێک ئەدەی بە کەسێکی نامستەحق، ئەمە پێ ئەوترێ یەمینی غەموس. ئەمە بەری ئەم حەدیثە ئەکەوێت کە عەرزتان یەکەم عەمری کوڕی عاص خوای لێ ڕازی بێ أفرمي جاء أعرابي إلى النبي صلى الله عليه وسلم فقال يا رسول الله ما الكبائر؟ فرمي أي في غمري خوا جناح جورا كان شين في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي الإشراك بالله، فرمي أويا كم يعني أويا شريك بخوا قرار بدي، هاو باش بخوا قرار بدي، لقل خوا يك كتر ببرستي عبادة كان بو غير خوا هركسيك به بو غير خوا أنجامي بدي. فرمي يتدوا أوا فرمي عقوق الوالدين، فرمووی ئەوەیە کە ئازاری دایک و باوکت بدەی، ببیتە هۆکاری ئازاردانی دایک و باوک، ئەمە دووەمیانە. فرمووی ثم ئەیو، فرمووی دوای ئەوە چییە؟ فرمووی ئەلیەمین الغەموس، فرمووی سوێن خواردنی درۆ، ئەو سوێنەی کە غەموس دەکا یعنی یەغمیسوکە فی الئیثم، لە ناو گوناحەکانی خۆیتا غەرق دەکا. سەحابەکە پرسیاری کردوتی ئەی پێغەمبەری خوا يميني غموس چییە؟ حەزی کرد زیاتر بزانێ. فرمووی الذي يقتطع مال امرئ مسلم وهو فيها كاذب، ئەوەیە کە ئینسان سوێن بخوا ماڵی مسلمانێک بخوا بە ناحەق، سوێنی لەسەر بخوا و درۆیش بکا لە سوێنەکەیە، ئیتر ئەوە بۆ خۆت بێ ئەو درۆیە یا بۆ غەیری خۆت بێ. ئەمە ئیمامی بوخاری ئەیگەڕێتەوە حەدیثە ژمارە 6870. جا خەڵکێکی زۆر هەیە براینە ئەڕۆن بە سوێنی درۆ ماڵی خەڵک داگیرەکەن. ئەشعەثی کوڕی قەیس بۆمانە گەڕێتەوە ئەفەرمێ کێشەم هەبوو لەگەڵ ئامۆزایەکما لەسەر بیرێک لە ناو عەرزەکەی ئەوا بوو، بیرێک هەبوو وەختی خۆی بزانم باوکی کردوێتی کەسێک لە ناو عەرزی برایەکە، یعنی بیرەکە حین ئەمانە ئێستا ماڵی مامەکانی ئامۆزاکانی ئەڵێن هی ئێبێ و داگیریان کردووە و یعنی ئەڵێن حەقی خۆمانە نایەڵێن ئێمە ئاوی لێ ببین. هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شکاتی کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی شایەتت کێ؟ شایەت بێنە لەسەر ئەوەی کەوات ئەم بیرە هی ئێوەیە، شایەتت کێ؟ وتی ئەی پێغەمبەری خوا شایەتم نییە وەڵڵا، یعنی ئەوانەی کە شایەت بوون ئیسا مردوون نەماون. فرمووی دەی سوێنی ئەوە دەی کە تۆ شایەتت نییە، محکەمە وایە، محکەمە ئیسا تۆ ئیدعای شتێک بکەی لەسەر کەسێ ئەبێ شایەتت هەبێ، ئەبێ بەڵگەت هەبێ، نووسراوت هەبێ، شتێکت هەبێ. ئەگەر نەتبێ حاکم ئەو سوێنێدا ئەڵێ ئەمە هی تۆیە هی ئەوە. وتی ئەی پێغەمبەری خوا ئەو زۆر گوێ ناداتە سوێن، وەڵڵا ئیسا سوێنی بدە 1000 سوێنە خوا ئەڵێم بیرەی خۆمانە. يعني وتی ئەی پێغەمبەری خوا گوێی ناداتێ. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەی ئێمە هەر لەسەرمانە ئەمە بکەین، بەڵام ئەوە ئاگادار بە کابرای بان کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەمە هی تۆیە، ئەگەر هی تۆ نییە و سوێنی لەسەر بخۆی من حلف على يمين يستحق بها مالا وهو فيها فاجر لقي الله وهو عليه غضبان. فەرمووی هەر کەسێ سوێن بخوا لەسەر ماڵێک کە هی ئەو نییە درۆ ئەکا بۆ ئەوەی بیخوا، والله ئەگاتۆ لای خوای پەروەردگار خوای تەعالی لێی تووڕەیە، يعني بە تووڕەی ئەگاتە خوا، يعني لە کاتێکە ئەگاتە خوا لێی تووڕەیە، خوا پەنامان بدە. أفرميت جاء خوي تعالى أم آياتي لسر أودا بزان إن الذين يشترون بعهد الله وأيمانهم ثمنا قليلا
أولئك لا خلاق لهم في الآخرة ولا يكلمهم الله ولا ينظر إليهم يوم القيامة ولا يزكيهم ولهم عذاب أليم. آياتي هفتاو حوتي سورة آل عمران خواه تعالى فرمي براسي أو كسانيك لبر خاطري باريكي كم لبر خاطر بوليكي كمي دنيا يعني ليرة ما بس باريكي كم مقصد ونيا بارك اگر زور بيبوتي سوان بخوي مقصد اويا حرشي باري دنيا هي هموي كم اللي تشاو قيامت لبر خاطري دنيايكي كم سوان اخونو قيامتي خوان اسوتينن براسي او كسان اخواي تعالى افرمي لقيامتها بيبشن لقيامتها بيبشن لبهشت واخواي تعالى او نتوريليان قسيان لقلاناكا تماشايان ناكا وپاکیشان ناکاتەوە و سزایەکی زۆر بە ئازاریان هەیە لە ڕۆژی قیامەت. جا ئەبێ ئاگامان لێی بێ سوێنی محکەمە گاڵتە نییە براینە کەس بە ناحەق نەڕواتە محکەمە و سوێن بخوا یان لە بەردەم مامۆسایەکی ئاینیە سوێن بخۆی بە ناحەق درۆ بکەی لە شتێکا کە ئەزانی حەقی ئەو کەسە نییە وا توش شایەتی بۆ دەی یان حەقی خۆتیش نییە حتا ئەگەر ئەو کەسە شایەتی بۆ دەی با باوکتیش بێ جاری وایە باوکتە و فێڵەکە ئەوێ فێڵ بکە تۆ بڕۆی شایەتی بۆ بدەی تۆ بڕۆی سوێنی بۆ بخۆی لەبەر خاترەوەی کەوا چییە باوکتە یا چییە براتە یا چییە ئامۆزاتە یا چییە خزمتە واللهی ئەگەر عاجز بۆ لێت ئەگەر قسەی لەگەڵا نەکردی ئەگەر مەرحەبای نەکردی تۆ نابێ شایەتی چۆ قیامەتی خۆتە معقولە ئینسان بڕوا قیامەتی خۆی لەبەر خاتر خەڵکی تر بسووتێنێ